ئەمڕۆ ڕۆژێکی خۆشم هەیە چونکە لە کۆتاییدا شەماڵ ڕازی بوو کەچی ڕۆژ خۆیان بۆ بجێڕێتەوە. السلام عليكم كاك شمال جان سوني باش ما قربان كاك نياس سات ان شاء الله سلامتي بخير بيت زور خوشحال مديتني جنابتان سلامتي كاك عزيزي مني زور سپاس شدكم لبوي ك رقم ددي او تشروكي توب خمن او كتابه كمو خذ كاك شمال جان بوبره سرتا باري كوردا كدانمو زور باشا ئەسا توانین دەست پێ بکەی کاک شەماڵ. چیت بۆ باسکەم جەنابی ڕۆژنامەنووس 15 ساڵ پێش ئێستا کچێکم خۆش دەویست ئەویش ئەمی دەویست بۆ یەکتر وەک شەم و پەروانە بووین دەسووتین بۆ یەکتر بەڵام ماڵی باوکی نەیان دەدامێت. باشە لەبەرچی لەبەرەوەی سەرۆک عەشیرەت بوو. ئەی باشە جەنابەت کەست نەناردە لای باوکی بۆەوەی بداتێ؟ مامۆستای ئاینی نەما سەرکردەی سیاسی نەما سەرۆک عەشیرەت و پیاوی ئاینی نەمانە نێرمەم بەڵام هەر ڕازی نەدەبوو. باشە کاک شەماڵ هۆکارە سەرچەکەت چ بوو؟ تەنانەت دواتر هەڕەشەی کوشتنیان لێ کردم. هەڕەشەی کوشتن؟ وتیان دەتکوژین. باشە جەنابەت چیت کرد؟ ماوەیە خۆم بێدەنگ کرد. ئەو باسم لەلای هیچ کەسێک باز نەدەکرد. تا ڕۆژێک ناسیاوێک هاتە ماڵ وتی بێری شووی کردووە. بێری کێ بوو؟ خۆشەویستەکەی من. بەداخۆ بەردەوام بە. شێت بووم شێت بووم. هاوڕێکانم دڵی منیان دەداوە. ئەوەی لە دایکم بەر لە 5 ساڵ پێش ئێستا ژنی بۆ هێنا. باشە چی بوو؟ دوایەوە بۆم تەواو بکەم. 6 مانگ بەر لە ئێستا تەلەفۆنێکم بۆ هات. شێ بوو؟ بێری بوو. بێری؟ پێم وت بۆ تەلەفۆنم بۆ دەکەی؟ تۆ هاوسەرگیریت کردووە. باشە ئەو چی وت؟ وتی نەخێر هاوسەرگیریم نەکردووە. چۆن ئەی تۆ نەدوو چی کردووە؟ ماڵی باوکیان بەر زۆر نردوویان بۆ ئەوروپا بۆبی لەگەڵ ئامۆزاکەی خۆی هاوسەرگیری بکەم. بەڵام ئامۆزاکەی گوتبووی من کەسێکم ناوێت خۆشەویستی هەبێت. ئەی دوایەوە چی ڕوویدا؟ دوایەوە بۆ شەڕی بێری و براکانی و لەلایەکی تر ئامۆزای براکانی و شێت بوو. وتی من شێت بووم شێت. ماوەیەک بەر لە ئێستا باوکی بۆ ئەنجامدانی عەمەلیات هاتبوو بۆ ئەوروپا. لە دوا مەرجیدا گوتبووی وەسیەتی من ئەوەیە کە شوو بە شەماڵ بکەم. ئەی باشە تۆ چیت پێوت؟ ڕازی بووی؟ تکای لێ کردێمە داوای. بەردەوام بە. چەند نابی ڕۆژنامەنووس؟ پێم گوت من ئێستا خێزاندارم. لە شوێنی خۆی بێدەنگ بوو.
هیچ قسەی بۆ نەکرا بێک داوای لێ کردم خۆش بژیم گردەنی ئازا بکەم فەڵا پێویست بەوە ناکە کەمێ من بۆ بابەتەکەم بۆ تەواو لەو کاتێەوە منی سڕیەوە لە ژیانی خۆی هیچی تر پەیوەندی پێوە نەکردمەوە آخر جەنابی ڕۆژنامەنووس من ئێستا لەگەڵ خێزانەکەم بەختەوەرم نامەوێ بێری بیمە ناو ژیانی خۆم خێزانەکەم تێک بدەم لێم گەڕێ لێم گەڕێ لێم گەڕێ جەنابی ڕۆژنامەنووس لێم گەڕێ چیتر خۆی بەسەر برینەکانم دامەی داوای لێبوردن دەکەم کاک شەماڵکەوە شتانەم بیست بەڵام ئێستا تۆ ژیانێکی باش هەیە پێویست بەوە ناکە خەم لەوە بخۆی من ئەو کتێبە بڵاو دەکەمەوە و دڵنیا بە لەوەی کە خەڵکێکی زۆر سوودی لێ دەبینێت بڵاویکەوە بڵاویکەوە جەنابی ڕۆژنامەنووس بڵاوی بکەوە با خەڵک ببینن